سلام کردن مای خۆشەویستیە، مای بڵاوبوونەوەی تەبایی و برایەتیە، لابردنی ڕق و کینەیە لە نێوان موسڵمانان و ئیمانداران. زۆر زاردوو کەس ئەبن بەدۆست، ئەڵێ ئەوە چۆن چۆنی بوون بەدۆست، ئەڵە وەڵا سەرەتا گەیشتن بە یەکتری سەلامان کرد و لە یەکتری تر کەوتینە گفتوگۆ بووین بە برادر. جاری وایە تۆ ڕقت زۆر لە کەسێکە حەز بە چارە و بە ڕوخساری ناکەی، بەڵام کە ئاگاتە جەنابەت ڕێک سەلامێکت لێکە ئەو ڕق و کینەیە لە نێو دڵ و دەروونت نامێنێ. بۆی عەزیزمان صلی الله عليه وسلم صحابەی پایەبەرز ئەبوو هورەرە لێ گەڕێتەوە و فەرموویەتی والذي نفسي بيده لا تدخلوا الجنة، وفي رواية لا تدخلون الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا، ألا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم. رواه أحمد واللفظ له ومسلم وأبو داود والترمذي. عزيز ما نفرمي صلى الله عليه وسلم سوێن بەو زاتەی کەوان نەفس و گیان و ڕۆحی منی بەدەستە، هیچ کەسێ ناچێتە بەهەشتەوە تا ئیمان نەهێنێ و ئیمانیشتان تەواو نابێت تا یەکتریتان خۆش نەبێ. هەتا من و تۆی موسڵمان یەکتریمان خۆش نەبێت چاومان بە بەهەشت ناکەی و ئیمانمان تەواو نابێ. دەی چۆن چۆنی یەکتریمان خۆش بێ؟ عەزیزمانە فەرمێ ئایا شتێکتان پێ بڵێم، ڕێگایەکتان پێ نیشاندەم، ئەگەر ئەنجامی دەن یەکتریتان خۆشەوێت، تۆی برایەتی و خۆشەویستی بڵاو بێتەوە، فەرمێ سەلام بکەن لە یەکتری، سەلام بڵاو بکەنەوە. کە گەیشتن بە یەکتری سەلام بکەن لە یەکتری، لە ڕێگاوبانێکە، لە کوچە و کۆڵانێکە، لە بازاڕە، ئەچی بۆ مەجلیسێک کە هەڵەسی دووبارە سەلام بکەوە، کە تەلەفۆن بۆ کەسێکەکەی سەرەتاتری وشەیەک سەلام بکە،